ڕێز و حورمەت دێرم ڕائیوێ عەزیز کە تماشای ویدیۆکەین. ناوم بەرزوو ئەحمەدیە و قسە و باسێکتر لە ویدیۆیەکتر لەو سەری ویدیۆ لە کێوەناو گوران پاشەوە بوت هامە خزمەتانە ئیجارێکە و قسە و باسێک لەسەر حەفت بەن حاڵەتە بزانین من تاکوور توانین بڕاستی من وەختەکە فرەتیولانین و وەخت ویدیۆکە تقریبا سێ بەنێ و سالممان نیەسن و بیم زەڕەتمان نییە و ئەو چوار بەنەکە نیمە و ناو تەمام یەکدیان وە تۆرکولی دەسەر وەسە ئی هەفت بەنە هین کەسێکە وە ناو پیروەیس قەڵخانی بەنەکان لە قوناخێکە یا لە مەناسباتێکی هاوفکری و هاودڵی هاوفکری و هین کریانە ویشیانەس و هالە مەرحلەیەکی یا قوناخێکی ئامادەکاری ڕاوەڕێخستن جەمەشتێک یا جوولانەوەیەک یا جۆنبەشێک پیروەیس هەر جور باقی تاجرگەل و دوکاندارگەل گەوهەر ئەری تاریخ نووسیەل وەردەسە دروست بوو تالۆق دەرێتن لە سەدە سنزەی شیاوە و ئی شخصیەتە ئی کەسایەتیە و دەوریش ناوبریێت و جز دەوریشگەل سەیبراکە لە ناوبریێتن کە دروست نیەسن یا جعل تاریخە یا جعلش لە ناوبردن کەسایەتیە گورانە داماڵکانن شخصیەت و کەسایەتی ئی تاجرگەل گۆهەرەسی دوکاندارگەل گۆهەرە گورانس ئی بەنەکان فریان پەیامەکانیان یەکی کە ئی جور دەرکەفی کە ئی بەنگە لەلەیە جەمە و لەلایەن چەند کەسوە جور ئاڵۆگۆڕکردن نەزەر یا تەبادڵ نەزەر ویشیاوت و بیوتە ناو یە شخص و یەجی داخە ئی واسڵا میراسە وی جورە شەپرزی بکرێت وی جور دەستکاری بکرێت وی جورە لەو ڕەسەنایەتی خۆیە دەرێ باریت خشتەکان و بەنەکان کەم و کەسر دێرێتن من وەخاتر وی کە وەخت ویدیۆکە فرەتیولانی وەنەوت ناچمە سەر دەلیل ئەو بەشکێکە کە وە دەسەڵوەست ناسمێ دەسەڵوەست زانمە ئەزیزگەلێک کە توانایی ئەوە دێرن کە توانن مەسەن ئستدڵاڵ بکەن کە من کە ئی خشتگەلە ئی بەنگەلە کە من و دەسەڵوەست زانمەیان دەسەڵوەست نییە توانن دەلیل خۆیان وە نووسراوە یاوە قسەین بکەن بیشن و ئەو بەخشێریکە کە دروست بیشن سەرەوە سەرچۆ قبولی کەم و هەرەکانی دروستیشنەوە توانم ئەڕا نادروست بین ئەو خشتگەلە وە دروست بین نەزەرات خۆم استدلال بکەم من لە بەنەکان لە نووسراوە جوورای جوور و لە هینگەرێکە دەفتەرگەلێک واسڵا وە ناو ئی شاعروە پاشوە بێسن جەماوەری کرد مەسن و فرەن نەچی مەسە ناو نرخە واسڵا بەراوردکردن کە چەندێکە چەند ئایا ئی بەنگە لە مەسەڵەن کامێ فرەفرە توانێت ڕەسەنتر بوتن وە خاتر کەمی وەخت و دەستنەوین ئەو نووسراوە ڕەسەنەوە داخۆ ئی کومەلگا حازر نییە هاوکاری بکە کە تەوە جلەیەکە سروشت یا تەبیعەت بتوانێت بخەتەمانەتدا لە ڕێگەل تەبیعیوە گەوجبی من فکر و هوش خۆمان لە دەست پێی من بتوانستای من ئێرەکانێ ئەو دەفتەرگەل ڕەسەنە بخستانە دەیشتوە بتوانستای من ئەڕا
را نەسڵێت ئیسەوە نەسڵێت ئایندە ڕێک و پێکتریان وە بکردای من کە بتوانستا کەڵکوەرگردن بیاتە ڕا گورانەکان لەوە هەڵێ ئەوە ئەڕا کوردەکان و ئەڕا بەشەریەت بە تۆر کوردیانە گەوهەریە لێکن کەوە دەر بەشەریەت خۆن لە ڕاستی من چمە ناو قسە و باس لەسەر بەنەکان پیروەیس قەڵخانی لە بەنێکە دڵە یەک قاڵێ کە ئی بەنە ئەڵا یانە سەر بەنەکان وەگەرد یەکە خشت نیم خشت دوێن بەن خشت ئەوەڵ هەمیشە وەگەر سەر بەنەکە تکرارەوە بود لە ئاخر خشت ئەوەڵە وەری لێی هینگە لە بازێکی وە جورسە و بازێکی نییە کە احتمال فرە دەرێتن کە دەستکاری بیوتن چونگانە لەو قاڵب دەورێ شێروەتن سەدەی هەفتم هەشتم دەورەی پیرێرە باید هین کردوون ئەلگو بەرداری کردوون دڵە یە قاڵێ نە شوڵەێ شەفەق مەخیزو قالێ خۆی باس لە خیزشکە لە هەڵسان کەتن قاڵ لێرە معنی هەڵسان جەمەشت یا شورش انقلاب کە لە شوڵەێ شەفەق مەخیزو قالێ و ئەیە بتوانێتن ڕۆشنایی بارێتن ئەڕایی دۆڕان زوڵمەتە هەمیشە ئیجورە هەسارێ شەفەق یا ئەو خیزی شێرخوانە تەشبیهکردنەسن و هەڵاتن خوار یا هەسارێ ڕوش کە بتوانێت ئەو ئامادەکاریانە تەشبیهکردنەسە هەسارێ ڕوش کە هین بوتن مزگانی دەر هەڵاتن خوار بوو قالە ئەجاێو دانە زوڵاڵێ بڵێزەش بەرزەن و گشت مەحاڵێ خۆیە تەشبیه کردێسە هین کە شوڵێ شەفەق تەشبیه کردێسە خوار کە ئی هەڵاتن ئی خوار ئی انقلابە ئی شورشە چەبکە ئەجاێو دانە زوڵاڵێ ئەجاێو ئەهداف و ئی لە دەور ئەهداف و ئی دەگەل زوڵاڵێک هین بێسن ئی خێزشە تێتە ئاراوە یا ئەنجام گرێتن بڵێزەش بەرزەن و گشت مەحاڵێ و گشت ئاراستەیەکە وە گشت جیهاتێکە چەکێتن پەرەستێنێتن دوسان جەم مەویم و ساێەێ ماڵێ شای مەویم و دییەن جەماڵێ دوسان جەم مەویم یانێ ئەو ئەدە دووسێلێکێکە ئەو کە توانن جورئەت دێرن وەگەردیەکە قسە و باس خۆیان بکەن بێ ئەوەی کەسێکان بتواتن لەتمە لە باقییان بێتن ڕۆژێکی لە ویدیو وەرنگیشە قسە لەرێکردین دووس وەگەرد یارە لێرە دووسەکان قسە بکەن کە بتوانن یارەکان لە ناویان جیاوە بن ئەوانەیە کە چنە پای سازماندەهی و هاوگامی کە دەربکەفتن و شوون خۆیان پێیا بکەن و جم شتەکە ڕابەری یان مدیریەت بکەن دوسان جەمەویم و ساێەێ ماڵێ لە ماڵێک لە ناو ساختارێک تەشکیلاتێک جەمبی من شای مەویم و دییەن جەماڵێ و هینێک وەسرا مدیریەت یا وەڕەهبەریەت شخصیەتی کەسایەتی کەسی کە جەمال بوتن کەسی کە وەسرا ئەو ئەرزش ڕەهبەری یا مدیریەت ئەو هینە جەمە یا شورای مدیریەتە داشت و جەماڵێ کەسی کە جەماڵێ وەسرا شوهرەتی یا یەکە خوۆشناوی بتوانێتن هین بوتن ئەو ئەرزش هەدایەت یا مدیریەت جەمەکە داشتوتن جەماڵێ یا یەک فەر یا خلاصە ئەو تایبەتمەندیە ئەو شخصیت ئەو شخصەکە کە لێرە منزۆری پادشاست کە بتوانێتن ئی ماڵە چە بکێتن خاوەنداریە لێ بکەیتن مدیریەتی بکەیتن گردی
جام جەم سەراێ قورس نور هەلێر و هەم دوارە تەشبیهکردن کە ئی گردی ئی جەمە ئی شەورا ئی واسڵە دیوانە گەورە چەبوتن قورس نورێک وە وجود بارێتن لەورە تەشبیه کردیە نور خەڵاتن خوەر هەر ئی جەمەسە کە تەشبیه کێتە چە خوار جەمە یارانێ کە شورای یا دیوانە گەورە رابەری یا مدیریت کومەلگا تەشکیلدەن و یا ئەو نورە شەمگەلیانەسە کە لەبانیەک چاکێتن بوتە خوار وەسڵا نور خوەر و وجود سێتن حازر نەپای تەخت داو زهور یعنی کە خەریکن چەبکەن ئەرا هەڵسان زهور منزوو لێرە هەڵسانە کە لە پای جەمە گردی ئی جەمە کە ئی خوەرە چەبکێتن تەخت لێرە هەم منزۆر پادشاس یا شاس کە بتوانێت چەبکێتن هەڵسانن یا جنبش یا شۆڕشی ڕەهبەری بکێتن بارێتە ئاراوە حەواڵەێ حکمەت داوای هەردوو سەر قوڵ مەدۆ نەکانە سەرچشمەی گەوهەر قوڵ مەدۆ نەکان سەرچشمەی گەوهەر خۆ یە حەواڵەێ حکمەت داوای دووسەریە کە ئی هینە وەداخۆ بڕێک لە ئی دووسەرە وەستەڵا منزۆر مان و نەمانە لە ئی هەڵسانە لێ خزشە یان لە فرەشون ئی هینەکان ئەوەزکردنەسن کە بتوانێتن دووسەر یاوە معنەی هین بوتن زولفەقار تعبیر بوت یا یەکە شەڕە واسڵا ئی دنیا و ئەو دنیا تعبیر بود و لە ئی زاویە دیتوە خشتەکان یا بەنەکان ئەوەزکردنەس وەداخۆ ئێستا کە حەواڵەێ حکمەت لێرە منزور عەقڵ و هەرەوەی کە گشتیان قسە لە لێکەن گەوهەر کە بتوانێتن متابق حکمەت یا دانایی ڕاهنما چەبکێتن ئی داوای یا ئی هەڵسان یا ئی قاڵە داوا هەلێری چ معنی قاڵ دێتن دەبان قاڵ بردیە کار کە چەبکە منۆ نەمانە بتوانن ئەرا ئازادی خۆیان ئەرا حەق خۆیان کە لە خوارتر ڕۆشنتر ویشت پیروەیس هین بکەن وەڕووی ڕانمایی دانایی ڕانما چەبکەن کارەکانیان بۆ نەنواوە قوڵ مەدە نەکان سەرچشمەی گەوهەر کە ئی حکمەتی چەکێتن لە ناو جەمە لە ئی سەر چۆی گەوهەرە ئی گردی جەمە واسڵە تەشبیهکێتن لێرە و جور کانیەکی زەڵاڵ کە بتوانێتن حکمەت لێ جاری بوت و ئاویانی بارێتن کە لە شێرگەل یا لە قسەگەل لە گەورەوەی لێکتر هاتێس یا ڕوشنایی یانە تەشبیهاتی کە ڕوشنایی بارن و ناو کومەلگا ڕەهایی بارن ئازادی بارن یا یەکە تەشبیهێک دەرهەست کە ئەو دانایی جەمە بتوانێتن جور ئەو کانیەک کە هەر کورێ چوو سەوزەڵانی تێ گۆڵ تێرێتن دار و دارسان تێرێتن بۆ جورە تەشبیهکردن کە بتوانێتن ئەو دیوانە گەورەی کومەلگای چ بۆ جورە بوتە ئەفکاریان و کردەوە معنەویان بتوانێتن ئەویانی لە کومەلگا بخێتە ڕێز شەلاق گەوهەر شەوخۆن شاران شەوخۆن شاران خروش قەزا چون سەیل و واران هەر جای لە خزمەتان ئەرزکردم فرە لە ئی خشتێ لەوەداخۆ یانی خشتەکان و شوێلێکی نەماوەسن دیارە دریژ و کوتا دێرن و هینەکانە پەیامەکانی کەمێک قورسە گۆنگەوە ئەستەڵا ئەو جورە ڕەوان نییە ئەنسان بتوانێتن وەناوە حافزە و ملیە ساف ڕەت بوتن شەلاق گەوهەر شەوخۆنە شاران کە شەلاق گەوهەر منزوری لێری چە هەم تەشبیهە کە بتوانێتن وەسڵا لە مەیدان وەسڵا گوبازی کە وەشەلاق کابرا ئەسپەکەی خۆی ڕانێتن کە بتوانێت گووەکە بێتوە لێرە شەلاق گەوهەرەکەی من تەشبیه کێتە کە ئەوەی کە ئی مەیدان یاریە کەسێک خەریکن ئی شەوخۆنە ڕێدەن لە شارگەل
بەڵکە بە ئەستەدڵال وە گەوهەر خەریکن کار خۆیان بەنەنواوە نەوە دەمانن ئێساسات مردم هەرۆجرێکی ئیمڕۆژ باوە بۆ داخۆ بەڵکە بتوانیتن وە منتەق دیگەران حالی بکەی کە خەریک چیە و بتوانیتن یە ئاڵ و گوڕە ماندگار و پایدار لە ئینسانەکان و لە کۆمەلگا وجود بێت شەراق گەوهەر شەوخۆنە شاران خروش قەزا چون سیل واران لێرە خروش قەزا منزور هینە تحولات پێ دەرپەیکە کە لەو زمانە جو سیل تچەکەتن ڕوانە کۆمەلگا و هینە دووچارە تحولاتێکی مەسەلا پیشبینی نەکریا قەزا چون سیل واران مور کەزنەزان دوکان دانە میردان خەڵات کاڵای کارخانە خۆ لێرە مور کەس نەزان لێرە نازانێتن کە ئی دوکان دانە کە خەریکن دوکانە ئیدەکان هەر کامی لە دوکان خۆی ئیدەکانی گەوهەرەکانی خسێسە ئی مێدانی یاریە ئەڕە گەوهەر شناسکیل یا کاڵە شناسکیل بتوانن خاصخراوی بکەن کە مور کەس نەزان کەس نازانی کی کام شون هینە وەسرا شیاوی یا شایستگی کام شون یا کام دوون دێرێتن کە بتوانێتن لە ئی سازماندەهی هین خۆی بکەتن جی خۆی بکەتەوە مەسئولیت قبول بکەتن میردانە خەڵات کاڵای کارخانە میردان کە هەدیەیان کاڵاوەلێکە چێکە لە کارخانەی خۆیان بافی نەسێ باریان بارخانەیان کە لە کارخانەی خۆیان هەوریاسە ئەماڵ کە لە ویدیۆلێکە تۆزی دایمەن کە فکر بەشەر چی چۆلی کرد نەسن کە ئیانە ئی میردانە ئی کەسێکی خەریکی ئی هینەنە ئی قاڵە واسترا یا ئی هینە بخەنە ڕێ ئی جمشتە ئی جوڵانەوە چەکەن هەر کامی کاڵای وە خەڵات خۆی دێرێتن و هینێک خەڵاتی کە لە کاڵاوێک لە کارخانەی خۆی بافیەسە ئەفکاری دیدگاکان خۆی یا ڕاهڵەکان خۆی کە هینێک سەرافی کردە سەنجاسە لە مین خۆی سە و ئامادەگی چەکێتن ئەرایەتێتە جەم کەسکەرێکە بەشدار دوسان جەمە دوسان یەکێک ئاوەردەن برین و ئەناز داشان و قالب و کزێ مەقاز خۆ ئی کاڵاوە یانە تەشبیه کردن لێرە یەکێک ئاوەردن یانە ئەو هینگە لە ئەو میردان یەکێک هاوردنە چه هاوردنە ئی کاڵاوەریان هاوردنەسن برینەسێ گشتی و ئەناز منزور ئەوەسە کە ئەو ئەفکار و ئیدێل خۆیانە مناسب و ئەستەڵا ڕاهەڵگەرێک وەسڵا سەنجینەسێ کزانن چەویشن دی هین ناکەن وەسڵا گشتی قسەکانی حازرە دیدگاکانی حازرە پیشنهادەکانی حازرە وەسڵا ئیدەکانی ڕوشنە ئێستا کە هەر کامی چە بڕیانە و ئەناز ئەوەی کە چا دەستیان و قسەکان لەسەر ئەو مۆزووە چە بوتن داشان و قالب و کزەی چە مەقاز خۆ ئێستا لێرە قالب دانەسێ لە قالبێک گرت نەسن سەنجی نەسێ ڕابطەکەی ڕوشنە منزورەکەی ڕوشنە چات لێرە تەشبیهەکە کە جور پارچەک و مەقاز و قەیچی بڕیوتێ کە ڕا کوتر بود ڕا شەوی بود ڕا پاڵتاو بوو ڕا شەواڵ بود هینەکە ئەو ئیدگە ئەو کاڵاوەلە قالبگیری بیەسن وەسڵا سەنجیاسن فکر لەسەری کریا هەر کەس وە کزێ مەقاز بزانۆ مەبۆ هەنی کوچ بیڕا نەڕانۆ یان نەوانۆ لێ دۆ شوونە هەم لێ شوونن نەڕانۆ هاتۆ لێ شوونن نەوانۆ کە هەرکێ دەمساز وەگەرد خشتەکە وەگەرد بەنەکە هەر کەس وە کزێ مەقاز بزانۆ یعنی هەر کەسێ حالی بوو لە مەوزووەلی کە هین کریاسن بەس لەسەری کریا پوختە کریاسن و مورد توافق بی قالبگیری کریاە هەر کەس وە کزێ مەقاز بزانۆ چەکە مەبوو هەنیە کوچ بێڕا
نەڕان و یان نەوان و یانێ کەسێک حالی بوو لە بەحسەکە پوختەکان دی وە بێخۆد وە بێڕێ چەکێتن قسە ناکەی یا ناچوتن مەبوو باید هەنی کوچ بێڕا نەڕان و یا نەوان و قسە وێڵ نەکێتن یا یەک وە بێڕێ نەچوتن بێڕا قەڵەتەن نەمەشوو ئەو وەر سەر و ئیمان مەشوو ئەو خەتە وەختە کەسێکە بێڕێ قسە بکە بێڕێ بچوتن شتباس و یەکەس وەر ناچوو وە قسەی وێڵکردن و بێڕێ چیشتوەتن بازکردن کەس وەر ناچوتن باسەکە وەر ناچوت یا یەک بەرنامە وەر ناچوو هاوگامی ناکرێت سەر و ئیمان مەشوو خەتە چە دوونیتن هەڵەکان باعث بوتن کە هەم ئەهداف و ئەسرا ئەرادەی هین بوتن ئەرادەی سوستوە بوتن و هەم سەری چێتر بچوتن سەر و ئیمان چە بوتن مەشوو ئەو خەتەر کەفتە خەتە هەڵەوەتن و بێڕاوەتن و نازانم هینکردن بێڕاچیەن بێڕێواز کارکردن پیروەیس هەساوەش سەبتەن نەدەفتەر قاڵە داوەدا و شەلاقە گەوهەر ئەلبەتە یە نووسانە شەلاق دوسەر شەلاق دوسەر لێرە معنی نێرێتن چون لەبان نووساوەسن شەلاقە گەوهەر شەوخونە شاران یا شەوخونە شاران کە لێرە شەلاقە گەوهەرەکە درسە تا شەلاقە دوسەر پیروەیس هەساوش سەبتەن نەدەفتەر قاڵە داوەدا و شەلاقە گەوهەر خۆ ئێستا پیروەیس هەساوی پاکە هەساوی ڕێوازدارە سەبتە لە دەفتەر کە چە کردێس و چە نەکردێسن مەسوود لێرە دەفتەر ئەو ئەماڵە سەر ئەو سابقەسە ئەو پیشینەسە ئەو تاریخچەسە کە ئەو شەخصە لەو مدەتە کە شروع کردێسە واسەڵا قسە و باسکردن وە دوسانە کە هەر لە ئەوڵوە لە هینە هەساوی کەس هەساوی سەبتە کە چە کردێس و چە نەکردێس و چۆوەتێس و چە تواسێس و واسەڵا گشتە قسە و باس و ئاماڵەکەی معلومە قاڵە داوەدا و شەلاق گەوهەران خۆ هەرەوە کە ئیە لێرە خەریکە داوێدا و واسەڵا ڕقابەتێکی گەوهەرفرۆشی ڕقابەتی کە ئەرزش واسەڵا ئەرزش سەنگانن ئەرزش کاڵاکان ئەو کاڵاوەی کە قاڵبگیری کریاسن و قەیچی بڕیاسن کە بێتێ تاویل جەمبیشی من ئی کاڵا ئیوە دەر ئیە خۆێتن یعنی ئەو ئی دەوێتە کە ڕێچارەدە بوت ئیە بەنێک بیکەوە دلە یەک قاڵێ شروع بی یانزە خەشت بی ئێستا چیمنە سەر بەنە دوم تقریبا حدود 20 دقیقه طول بردێسن کە بزانم ئەر فرەتیولانی نەوتن فرەتیولانی بوتن لە نیمە هینێکەی من ئەو باقی یا یەک فرەس سەتی هین وە خێرایی سەتینەوە خێرایی چیمنە سەر یا یەکە خێمنە ویدیۆیەکتر پیروەیس قەڵخانی دوارە دڵان داوێ یانە فرەفرن نزیکن منزورەکان ئی بەنگەلە دڵان داوێ دڵان داخوازە دەوەندەی داوێ هیچ مەتاڵباتێک ها لە ئاراوە و چەس دڵان داخواز دەوەندەی داوێ کە ئی ئینسان ئی هینە ئی خاستە کە دڵی هالایوە چەکە ڕای دەوێتن دەوەندەی داوێ کە یە خاستە دەری کە ڕای هەوڵ دێتن جامە جۆهەرگر جامە جۆهەرگیر نووسا لە هینەکان ئەلبەتە من یە بالیات میشنە شو لە خزمەت نارز بکەم کە بشت بڕێ لە کەلەمەکانە فارسیوە کردنەس کە معنیەکەی تووزێک چۆ پێشم ئەو جۆر شیرن باە بوت شیرن نییە و من هینەکانە لە ئەوەی کە پیت وە سوورانی ئەوە شیوە نووسان سوورانی هەڵەوە گەردان مەسن هینەوەکردنەوە کوردی تری وەکردنەوەسەوە من ئەو هینی لە ئەسڵیکە پێوەستکەم وەی ویدووە کە
ئەزیێل بتوانن مقایسە بکەن کە من چێ ئەوەز کردنس جام جەوهەرگر ئەلماس ئاوی حەق نەقەساسان مەسانیم باشە هینەکە نیم خشتێک دەبی جام جەوهەرگر ئەلماس ئاوی جویار قەساس حەق هەساوی خۆ جام جەوهەرگر ئی هەم دارە تەشبیهی بە ئی دیوانە گەورە ئی شورا یا مەجمع مدیریەت کۆمەلگا و جام جەوهەرگر جامێکی جی جەوهەرەتی بوتوە چەبکە و ئاوەکەی چەس ئاو ناو ئی جامە چەس ئەلماس بهترینەکانە خاستەرینەکانە خاڵستەرینەکانە زوڵاڵتەرین ئەفکار و کاڵاکان و گەوهەرەکان جویار قەساس حەقەساوێ کەسێلێکانە ناوی جەمە جویارن مینەی ئەوەکەن کە چە بکەن حەقەساو خۆیان بسێننەوە حەقەساو خۆیان بارنە کوو ئەرا حەقەساو خۆیان کوشیان حەقەساو یا حەقە واسڵا حقوق حەقەی خۆیان توان چە بکەن داوێ داو بکەن زات لا یەزاڵ قورس بینای نوێر یەکەم دارە تەشبیهکێتە ئەو قورسە و هەڵقا بینای نوێر کە وەختە دەرۆشێتوە چەکێتن نوێرێ ڕۆشنایی بەخشە ڕۆشنایی تێرێتوە کە ئی زات لا یەزاڵی توانایی جەمە لەورە هەم دوارە ئی زات لا یەزاڵ ئی زاتە کە کووە بێسن لەناو ئی جامی جەوهەرگرە کە نوێرە ڕۆشناییە دانایی ڕەحنەماس حەق نەقەساسان مەسەنیم وە زۆر کە ئی حەقە هەرجای لە خزمەتان ئەرز کردم لەورە حەق هەساوی منزوری ئەداڵەتە منزوری دادمەنیە وەلی لێرە تماشاکێ چە حەق نەقەساسان مەسەنیم وە زۆر هینەوە کردنەس باسڵا دەوریشانە وەکنە یا دیدگای متەسەوفێ هەوڵنەس ئەوەزی وەکنە کە لێرە حەق نەقەساسان واسڵا لێری لە زاڵمێر کە بتوانێتن وە زهور بسێنیەتن وە زهور واسڵا سەیف یا دووسەر یا هین کە لە شێرگەلێکتر لە ئەو دەوریشی واسڵا بانڕێواز متەسەوفە فرق کەفتەوە چوو بەنابەرین حەقە لەو معنێ ئەوانەیە کە زهور بکەیتن و لە ئی معنێکە کە داناغەل کوردان یا داناغەل گوران بەنێکار حەقێکە کە خۆیان تعریفێکەن حەق و ئەنوانە هەدەی معنەی ئیمڕۆژیە کە بتوانێتن ڕاوەی هەساوی وە پێ شاقوڵبەندی بکە ئەنازەگیری بکەیتن ئێستا کە وەلی لێرە حەق نەقەساسان مەسانیم وە زۆر لێرە زۆر معنی نایە چون لێرە وە شەلاقە گەوهەر خەریکن شەو نخونیدەن پیش بدەن کار و هینەکان خۆیان کە بتوانن وە شوڵەی شەم لە ئەو هینە دووسە و ئەو ویدیۆ وەرمە باسیکەن کە وە شوڵەی شەم چە بکەن ئاور واسڵا زوڵم خاموش بکەن یا ئینیم خشت حەق نەقەساسان مەسانیم وە زۆر دەسەر وەسە زەرب زات زاڵ لەن تماشاکەی لە ئی هینە لە ئی خشت دواترە چە ئەوەز بود لەورە وەختە وە زورە دی و زەرب زات زاڵ یعنی دانایی زاڵ کە ڕوسەم ئێمایەت کردو دێرە یانە تەشبیهن هین نییە چەندینیتن ئەوەز بود ئینسان توانێت لە ئی بەراورد ئی خشتێ لە ئی مانێ لە بفامێت کرد لە کوورەوێل یانە دەستکاری کردن زەرب زات زاڵ عینە عینەی مەنسوورە ئەڵا ئی عینە مەنسوورە کە منزوری ئەوە بووتە کە مەنسوور حەق دیوت ولی لە معنی معنەوی لێرە نییە لێرە دێرن جام دروستکەن وەقەیچیا دەستن کاڵاییەکان کەمزیاکەن هەم خۆیان خەریکن کاڵای خۆیان قەیچیکەن هەم لە جەمیچە قەیچی بوتن
در نتیجە لەو معنی و ئەسڵا تەسەوفیە نییە لێرە تەشبیه بوده ئەوەزنیود لێی معنیسە کە هەرەوجەیەک منسوور کە واسڵا منسوور حەلاج واسڵا حەق دیەسن ڕای ڕوشن بیەس حەق یەیش لێرە هینە ئی دانایی زاڵیە چەس زەرب و قدرەت و توانایی ئەو هینەسە ئەو زات زاڵ ئەو دانایی ڕاهنمای زاڵیە و بیناییە چە دانا و بینا و بینایی عینی منسوور جام جهانتن توانشە لێرە هەم مادی وە بوت ئینسان ناتوانێت ئەوە لەورە و هین باوەڕی لە سەتێکی باوەڕیە لە سەتێکی معنەوی معنای بکەیت چون لێرە دوارە مادی وە بوتن عینی وە بوتن جام جهانتن جوخەی جەخت زەرور خۆ لێرە تماشاکە جامی کە بتوانێت جهانتن بوتن دەوریچە هەم لە سەدە هەفتم هەشتم دەورێ وەنە وەسرا سوولتان ساک چەبی قەراربی ئەو بەدی لە ئیجتیماعیانە دنیا بگرێتەوە کرد لە دەمەشق و ڕۆم و یانێکە ئەوە بوتە بەدیلێکی نظامە کۆمەڵایەتیە ئیجتیماعی سەردە ئێستا جام جهانتن یا جهانگیر یا جهان پوش جوخەی جەخت زەرور یعنی ئی گروهی کە جوخە لێرە هەم لە معنی جوقە هەم لە معنی جوقە معنی گروهی کە هاودەنگن هاو ئاهەنگن کە یەقسەوە بن یا دیدگاوە بن کە جەخت زەرور وە یە احتیاجە تاریخی یە جەختێکی یە تەعکیدێکی یە واسڵا زەرورەتێکی تاریخیە کە بتوانێتن ئی جام جهانتەنە چەبکە قدرەت بێتن و بوتە جێنشین ئەو بەدیلێ لە ئەو سیاسی ئەو دەورانە سیاسی کۆمەڵایەتی ئەو دەوران ڕشیان نەمێدان داوێ داوازان قەساس قاتڵ هونی حەقەسان یەک هەم لێرە وەداخۆ نیمخشت دوێمێ ئەوەز کردنەسن ڕشیان نەمێدان داوێ داوخوازان واسرا حەق تەلەبان مەتاڵەبە گەرگەل ڕشیانە مێدان ئەوانەی منزورە داناکانە لێی مەرحەڵە چەکەن ڕشیانە مێدان داوێ داوازان یعنی کەسێک داوێ داو خوازن و داوێ داوێک دێرن هەوڵ دەن کە هین بکەن یەک بگرن و قسەکانیان کاڵاکانیان یا یەک ئیدەکانیان ڕەحەڵەکانیان چەپ کرێتن سەرافی بکرێت لەلایەن ئەکتۆرگە مێدانی یاریوە لەلایەن کاڵە ناسر لەلایەن گەوهەر ناسکردوە ڕشیانە مێدان داوێ داوخوازان قەساس قاتڵ هونیە حەقەسان خۆ لێرە هونی و قاتڵ هەردیکەن ویە معنی چنەکار قەساس قاتڵ هونی حەقەسان قەساس قاتڵ کەسی کە مرتەکەب قەتڵ بیەسن لە ناو بردووە چە هونی حەقەسان هەی قەساس قاتڵە چەس هونی حەقەسانی چە واسڵا پایمالکەرە حەقداریە لە حەقەسان لێرە منزور ساونە حەقداریە لە ئەوانەیە کە حەق دێرن واسڵا لێرە حەقە حق هي على آخر وكه ومعني واصل أخويا ومعني يا قدرة قيبينية چون دوريشة لبخنيم خشت ولا رشانة ميدان داوي داوازان ويسكن نيم خشتني وداخو معني كسقط كرنا وتاو تاجيل بصور طاقت یە وەداخۆ نیم خشتێمە هەم دووارە دەسەڵ وەسە سانان حەق هون فرقەی فراقەت یە هەم دووارە لێرە حەق کە منزور وەختە ئەنتقامە لێرە کە بتوانێتن کەسە زۆر بکێت وە زۆر شمشر حەق بسەنێتن کەنە هینە دەسەڵ وەسە نیم خشتێمەکە و تاو تاجیل بێسۆر و تاوقەت یانێ وە چە وە ئەجەلە وە هین بتوانێتن بێسۆر و تاقەت ڕایی هەڵاتنە واسڵە ڕایی جەمشتە
هەڵا تەمام خشتەکەیش توانێتن هین کرد وە لێرەکانە یە ئەسەر بوو باید وەگەر باقیە بخۆنجێتن حەقە هەساوی ویشان گرد ئەو دەست جاڕە ئاڵەمگیر یا ئاڵەمگر هەرکو کەسی هەست پس ئی مێدانە یانە حەق هەساوی حقوق حەقێ خۆیان چەکردنە گرنەسە دەست تعریف کردنە ڕەئی حەقیانە خەریکن هەوڵدەن جاڕە ئاڵەمگیر هەرکو کەسی هەست یانێ ئی هینیانە ندایانە ئی قسەیان ڕووە گشتیەکیە لە هەر کوڕە کەسێک گوێی لێرە مانێ وەدێ کەسێک گۆهەرشناس کەسێک خاوەن دوکاندارێک گۆهەر بوتن تاجر گۆهەر بوتن کە یە قسەیان ڕووە ئاڵەمە ئاڵەمە خۆیان هەڵبەتە ئاڵەم کوردگەل کە بتوانێت چە بوتن هەر کەس فامێتن بایەتن ئەوەی بڕشێتە مەیدان جاڕە ئاڵەمگیر یە فراخانە ئەمومیە هەمەگانیە هەنی دەلاڵان نەگیلان وەدە و جیابی نەهەم پەردەی ڕۆژ و شەو لێرە هەنی دەلاڵان نەگیلان وەدە و خۆ هەر یە دەلاڵە چە دەلاڵە گەوهەر کە هینیە لێنێکە کە نەگیلان کە وەسڕا و تاو تاجیل و وەسڕا یاوە شەلاق گەوهەرهانە دوانە خەریکە وەسڕا فعالیەتن خەریک چالاکیەن یانە هەنی دەلاڵان ئەڕا خاتر چە دەلاڵگەلی گەوهەر گیلان وەدە و کە گشتی گردیان وەدە و یاوە خێرایی جیابی نەهەم پەردەی ڕۆژە خۆ لە ناو ئی هینگەلە خاص خەراو پێیا بوو بیخ معلومێکی کی تاڵبە تاڵب ڕۆژە وەکی تاڵب باسڕا توای هەلە شەو بمینێتەوە لێسە جیا نەهەم پەردەی ڕۆژ و شەو کە گردیتن بزانین لە کوور هەر کەسی جاڕە ئاڵەمگیر دیتن یا ئاڵەمگر کە بتوانی کەسگەلێک پێیا بکەیتن دووسێرێک پێیا بکەیت کە بتوانین یارەکان لە ناوێ بناسنیتوە پێیا بکەی خۆ لە ئی واسڵا پرۆسە پەردەی ڕۆژ و شەو لا دەریەتن معلومەکی کی تواتن ڕۆژ هەڵبای خۆر هەڵبای وەکی تواتن هەر ئەو بمینێتوە لەو حاڵەتە لەو وەزیەتە لەو شرایەتە پیروەیس و هەمێ ئومید نووسیا من کردنەسە هەمێ یا ئومید دڵانە دانا ئی هەرفە وەڕازە ڕەحنەما وانە خۆ پیروەیس و هەمێ دڵان دانا ئی هەرفە وەڕاز و ڕەحنەما وانە خۆ ئێکە پیروەیس و هەمێ پیاکردن دڵگەل دانا یا هاو دڵگەل چاکردێسن ئی هینە ئی قسەی خۆیە و ڕاز یا وە نهێنی چاکردێسن ڕا کەسێکە خاوەن ڕەحنەمای داناس وەتێسە یا هین دووبی ben دووبی با یە سانیە شمارە گوزاری بکەم بێن نۆ خەشت شمارە گوزاریەکە دیگەدەم چی نۆ خەشتی یە بەن دووبی سەچینە سەر بەنە سێ تقریبا 40 دقه هین چیەسن بتوانی من وە خێرایی قسە و باسی کورد لەسەر باقیچ بکەین پیروەیس قەڵخانی خوار خروش کرد یەکە هەم دوارە هەر کەشپویە یانە گشت هەر لە ئەوڵۆ لە خزمەتان ئەرز کردم کرد پەیامەکانیان یەکێکی بۆ ئێتماڵن یە لە جەمی کە بەیان بیوتن و هین کەسێلێک تریش بوتن کە کردنەسە ناو پیروەیس خوار خروش کرد نە پەردەی هەشتم سەما خروش کرد کە یە ئەوە زێکردنە پەردەی هین نییە پەردەی هەشتم سەما نییە دەرن کەسێلێکە لە زەوی هەوڵدەن و یەکگرن و هانە مێدان و شەلاق گەوهەر دێن
چنە نواوە یەسەکە لە خوارد لە هین هەشتم و زهور ناکە لە پەردەی واسڵە هەشتم و لەومانێ سۆفە یا یەکە هین وارهەڵ ئی خشتومە نقصانێکردنە نیم خشت دوێم خشتەوەڵە جەلادا جەمین جورئەی جام زەرد سەوا کەرد سیا سفتێ تووزە گەرد خۆ یەکە هەم ئی خوەرە تەشبیه کرده کە ئی خوەرە هەڵتتن چەکەتن جەلادا جەمین جورئەی جام زەرد کە ئەو باسڕە لەو حاڵەت کەمڕەنگیە یا زەردیە دەرچی وە جڵاگ نور کە هەرچی چوتەبان خۆشەوەکان باسڕە نوری قدرەتدارتر وە بود یا وەختەنیشی زەیفتر وە بود ئێستا تەشبیه کردێسن کە سوا کرد سیا سفتێ تووزە گەرد یعنی وەختە تەمام ڕۆشنەوە بود هەڵا ئی سیا سفتێ تووزە گەرد کە بتوانێت تووز بوونیتن سیا و سفیدەکەی جی واسڵا کە ڕۆشنایی دنیا وازەتر و زەڵالتر بینیتن دقیق حاڵەتێکی هینێ تەشبیهەکەی ڕامن ڕۆشن نوێ وەلی خۆیی کە خوەر پڕ ڕۆشنایی تەمام هەڵ بە ڕۆشنایی کە ئینسان بتوانێتن جزئیات وەچە و بوونێت جزئیاتەکان بوونێتن سەوا کەرد سیا سفتێ چا تووزە گەرد شەرارێ شەمەش کردن یە چ وەداخۆ معنیەکە سەقەتکردنە شەرارەی شەمەش درسترەوە بێتە کە گردن دەم بیەس بعد نەتاوەن وە چەس حرارەت پێیا کردیە شونا زینەت خاو نازانم ئەلی نووسانەسەن ئەلف لی نازانم هین درست چه نقصانە ئی کەلمە وەلی معنی نایەتن درست و معنی ئەهل شاید بیاتە شێوەنا زینەت خاو ئەلی خاوان خۆ یە بایەتەکانی چە کرد ڕۆژناوەبی ئەو خۆشی زینەت یا خۆشخەوی ئەوانەیە کانە خاوە شێوان یا یەکە لە خۆ هەلانسنێ وەختە ئی خوەرە جام جەمە بۆ شەراق گەوهەر چنن و بەرنامەکانیان بەرنامەوەی مەسەڵا شەفاف سازی یا ڕۆشنگەری وە قەول فارسێ کە هینکەن لە خۆ هەڵبسن مردم هوشیار وە بکەن شەرارەی شەمەش کردن لێرە نووسیاوە نەتاوەن شەرارەی شەمەش واستەڵا هەڵا یارەوجی لە خزمەدان ئەرزکەم کە خوێر هەڵبای بیشتر ڕوشناوە بود و تاویش بێتن گەرمیش بکەیتن و شێوەنا زینەت خاو نازانم چە بوو دەو کەلەمەیە خاوان کەسێکە هانە خۆ پرشەش وینەی بەرق واران نەزەمین خوەرە پرژەکەی چە لیسک تەشبیه کردەسەن کە جوور واران تتە ڕازەوی خێزا خێزەنا نەپای تەختی چین هەڵا کە هەم خێزیا و هەم خێزنا هەم خوەر هەڵات و هەم چە کرد جەمشتیش خستەڕێ و مردم لە خەو هەڵسا چە نەپای تەختی چین هەڵا لێرە چینەکە نازانم لێرە منزوری ئەزەمەت بود شکوو بود چە بوتن وەلی ئی تەختە کە هەر لەسەرەوە ئەو ماڵەسە کە قرارە یا ئەو ساختارە یا ئەو تەشکیلاتەسە کە خەریکە درستی بکەن ئێستا کە خێزیا هەم هەڵات ئی خوەرە و هەم چە هەم خێزان و هەم جمشت خێزنا و هەم جمشت خستەڕێ نەپای چە تەختە چین نەپای تەختە ئی ماڵە ساو سیف بەرقە ئاشووی ئەحشامات تەنگبەستەی ئەیار یاران و کوی زات خۆ ئێ لێرە هەم دوارە وەداخۆ هەم مانیەکەی سەقەتکردن ساو سیف یانە تیژکردن واسڵا هەرۆ شمشێرە سیف یانە شمشێر ئین عەرەبیە بەرقە ئاشووی هینکە شمشێرەکە تو جوورێک تیژی بکەیتن کە بەرق بێتن ئاشووی چە ئەشامات یا گورو دەستەوێل جوورە ئێشام واسڕای جەم ئێشامات جەم ئێشامە ئێشام هەمانێ
گەلەویانە دێت هەمانێ گوروە لە ئینسانیش توانێت بێتن هەڵا هەرجێ لە خزمەتدان ئەسکەم فرەچلی بەداخۆیانە ئەوەسکردنە سەوانسان فرفرە چه بشون خانبار بود وقتی اینجوری دونستن ای عظمت اینجوری لطمداری کردن لکهداری کردن تنگ بسته تیار یاران کوی زاد تنگ بسته تیار که یعنی منظور هر یه سر تنگ بسته که کسی که تنگ واسه اسبی تنگ مرکوی صفت وکردی هستن و چه کردی هستن خیزیتن یا یک توانه تشبیه که همت واسه کمر همت بسیاود چه بود تیار بود لحال خیزیان بود لحال واسه تیزرو بودن چالاک بود چه بکیتن یاران کویزاد یارانی که خامونه دانایی یاران کویزاد یاران میدان دانایی یعنی چکن آمادن هان حال ونواو چینه نظام نظر نپای تخت گل شاهان ندل گیر چله چل یعنی یه چه هم داخل معنی که عوض کردنستن یعنی که کلمه که لناو برنه کلمه هاورنسشون یا کل نیم خشتک عوض کنه و هینیک نایتن معنی درستی نایتن و تایوت نیم خشت دومه نظام نظر نپای تخت گل نظام نظر خو هر و افکار کن خو نظام بین برسنا یا برنامه یا توافق یا برنامه هاوبش یا و اهداف هاوبش آمانجل هاوبش نپای تخت گل نپای تختی که گلش داره فر موقع منظور هر او هینسه هر او دایره خورسه که تشبیه کن که شا تشبیه کنه گل که بتوانید یعنی تشبیه بنا بول دوره یا که یه هینه یه پیوند عاطفی یه بود عاطفی و اصلا اجتماعیش داون انسانی اجتماعیش داوند نظام نظر نپای تخت گل خب هر یک تخت گل بتوانید هم و اصلا یعنی بونه بول و شابوت گل یا یکی چپ کن و گشتن و بتوانن او زوڵاڵێ وەربێن و ناو کۆمەلگا و بوونە وە گوڵسان دروست بکەن قاڵە سەراێ گەرم بولبڵە باقی ئێستا لێرە دوارە چوتوە سەر ئەو تەشبیهە کە وەگەر یەکێرەکان ئەوەز نەکریاوتن وەگەر یەکە خوانن و دەمسازن یان قاڵە سەراێ گەرم بولبڵە باقی خروش خەوەرە دوسان و تاقی خب ئێستا قال سرای گرم هر سرا دیوانه گرمه بحثکان گرمه چکن را خوانین بلبل باقی هر بلبلی که بتوانیتن چکن کوملگا که بوید ندست و تا من نس و سرا او نظام باقی دنیای خویان بونه بلبل کومەلگای گوڵسانی دروست کن و ئی یاریگەری بوونە بڵبڵێ خروش خەوەر دوسان و تاقی خروش خەوەر مەسەڵەن واسە هەرو شەراق گەوهەرە خەوەر تێت و چوت و مردم بەحسەکە گەرم بوتن لەناو مردم هەرو جێکە لە بان و نیساوی هین سەرای گەرم خۆ قاڵە سەرای گەرم بلبل باقی لنیم خشت وڵام باشن خروش خەوەرە دوسان و تاقی خۆ ئێستا دوسان خەریکن چە جنبشێکی یا جەمشتێکی ڕۆشن فکری کافهین کردێتن وەرە خەوەر ڕەسیتە یاکەوەکە بتوانێتن لە هەر کوورە هەر کەسەوەی کە لە بان و ئشارەوە پێ کردووی کە بتوانێتن باید پێوەست بووتە برشێتە مەیدان پێوەست بووتە ئی ماڵێکە که توان درست کن پیروەیس تعلیقه سر مور کرده و
دانەی فەڕ فەیزە فەت ئاوردەوە. خۆ پیروەیس خۆی لێرە نووساوەسەن کە پیروەیس خۆی تازەوە کرد تعلیقە منزۆر حاشیە نوویسی لە کتاوێک نووسن مەسەن شتێکی کە ئزافە یا تۆزیاتی کە لازمە لە حاشیە نووسێتن یعنی هین پیروەیس تعلیقی سەر مور کردەوە یعنی دووارە خۆی تازەوە کرد ئەفکاری تازەوە کرد و تەسمیم خۆی کرد زانێتن مور چە کردگەسن توای چە بکەیتن ئەڕای ڕوشنە هەدەفی چەست وە کام بەرنامە باە بۆیتن واوە دانەی فەڕ فەیزە فەتە ئاوردەوە خۆ دانەیەک ئیدێک یا یەکە هەدەفێک کە بتوانێت شکومەنی و سەعادەت و پیرۆزی وەشون خۆیە داشتوتن دانەی فەڕ فەت فەیز فەت ئاوردەوە خشت واسرا بن چوارم پیروەیس و ئەیار ئاشوو خێزش قاڵ ئاشوو یانە گشت هاومانین ڕایە منزۆر چێسەکە ئەرجێگە خزمەتە ئەرزکەم مکونە هین کەسێ لێکتر بوو لە یە جەما هینی کردوون و یا خاڵێکتر کە لەسەر ئی بەنگە لە باەت بوو بوشێت یەسەکە و ئێتماڵ فرەیە ناوەلیک لە خۆیانیش بردنەسن لە جەمێکە بیوت و یانە لە ناو بردنەسن کە بتوانێتن جوورێک واسەڵا تەلقین بکرێت کە یانە دەوریش کەسێکنەوە ڕایە ناولیەکان نەوەردنسویە فرەچ وازەتر ڕوشنتر یانە قسەکردنس بۆ داخۆ دەستکاریکردنس و هینەوەکردنس نارمانێک پیامەکان ناڕۆشنوەکردنس کە بتوانن تەرقینات خۆیان بکەنە بارێ واسەڵا بازێک لیانە معنی کریا ئەسەن لەخۆی پرسیارکە ئی ئینسانە چی فکر کرد یەک کەلەمە دیەسن ئەو یەک کەلەمە با دەستانە هەرچی باوەڕگەل هەند و نازانم هینە دوونادوونێت چینی و مەکتەبێل چینی و هەندی و گشت هاوردێسن قاتی واتی کردێسن و دەستاویزیاوە دەستپێچێک چەند وشە یا چەند کەلەمە لە ناویە بەنە ئەیار ئاشوو ئەیار دام تەند شور شەڕ ئاشوو خۆ ئەیار ئاشوو خوارە ئەیاریش وە معنی کەسی کە مەسەڵا متەزاد بیگانە بود ئاشنا کەسی کە دووست بوتن ئەیار دام تەند شور شەڕ ئاشوو خۆ ئەیار چە دام خەریکە بەنامە ڕێزی کە دام تەند شور یا لە و هەدەفە چە بتوانێتن جمشتی بخەیتەر چەند هەڵقەی کەمان چەند هەڵقەی کەمەن لالاولول و سەیای بازگر قاڵێ قوایقو خۆ منزوری هەر ئەو هینە دامەسە کە چەند ئی دامە لە چەند هەڵقەی کەمەن لالاولول و کە چە بکەیتن سەیای بازگر قاڵێ قوایقو خۆ ئی دامە لە چەند لاولو واسرا درست پێست یا لە چەند جەنبە یا لە سەتێل جوور یا خلاصە دامەکە چە دەرێتن مەرحلەوەر جوورای بەرنامەیەکە کە مەرحلەوەر جوورای قوناخۆل جوورای جوور باید بپارنێ منزور لە دام لێرە تەرح و بەرنامە ڕێزیە چەند هەڵقەی کەمان لالاولول و سەیای بازگر قاڵێ قوایقو خۆ بشە سەیای بازگر بازەکان وە پێی بری وەی دامە چە بکەیتن ڕا قاڵێ قواقو قاڵێ سازماندەهی قوا هین بکەیتن سازماندەهی خۆت بکەیتن یا یەکە هین بکەیتن نەیروو بخەیتە ڕێ و ئەبراز مەوجودیەت بکەیت چەند هەڵقەی کەمەن لالاولول و
سەیای بازگر کە ئەو سەیای کە خەریک بازگردنە و بازەکانی منزوور داناکانە سەردەم کە بتواتن سەیایش دێرە منزوور کەس هەماهەنگکەر یا هەرە و داناوای لەسە کە بتوانن داناوای لێکتر بخەنە تۆر بخەنە دام قەوەت داوە قاڵ بازەش بردەوە باز و بازووی ڕاستە پیرش شەرتەوە خۆیەوە داخۆ هینێکردنە کەمی ناڕوشنێکردنەسن قەوەتدا وە قاڵ کە ئینە سەیای بازگرە قەوەتدا جمشتە بەس و گفتگووە گفتمانە قەوەتدا پێ بازش بردەوە ئەو هینە بازەکەی یعنی شکار کرد بازش بردەوە کە باز لێرە معنی لە بڕێک لە هینەکان خشتەکان لە بەنەکان باز شاباز کە معنی باز بازگەل یا منزوور شاز لێرە بازش بردەوە کە ئەو توانێت منزوور یەکێ بووتە کە شایستگی شاهی خۆی بووتە ئەنوان شا هەڵبوژێت ئەو شایستگیە نیشاندا باز و بازووی ڕاستە پیرشەرتەوە باز یانێ بازێک بوتن کە وە بازوو ڕاستە پیرشەرتەوە بوتن کە هەرە ئەوەی کە یەکە ئی بازە ئی شاچە ئەقرارە ڕای بکێتن هەرە ئەو هاو سەرۆکیە کە لە زەمانە کە بنیامین و ساک بینە پیر و پادشا کە هاو سەرۆک لە ئەو سەردەم خۆ خشت چوارمێ وەداخۆ دەست هەڵوەسە من هەروجێکە خزمەتان ئەستم وەختەکە فرە چوتن ناچمە سەرێ ئەڕا چون فرێت هین کردیمەتەن دەلیل هاوردی مەسوکی خشتی لە ئەڕا دەست هەڵوەسە خشت پەنج ڕاست پاکان رازینە ڕاز ئەو ئێو نووساسن کە ڕاست پاکان رازی لە نەڕاز ئەو ئی شخصە کە بوتە باز لای ڕاست وەسرا پیرە شەرت شاباز نیشتنە تەخت کانە ئەزەل ڕۆ خۆ هەری هەندوارە چوتە سەر ئەو معنیە کە کەسێک بوتن کە چە بوتن ڕاست پاکان ڕاست و پاکان پاکەل ئینسانیە ڕاست و درست چە بوتن ڕازی بن لە ڕاز ئەو لە بەرنامە و لە قسەکان ئەو لە وەسرا ئەو هینگەل بارە بارخانەیە ئەو دیدگاوەلیە کە بەحسی کردن شاباز نیشتنە تەخت کانە ئەزەڕۆ خۆ شاباز کەسی کە ئی ڕاست و پاکان لەدێ رازی بن نیشتە تەخت ئەو کانە ئەزەڕۆ کانێکە هین بوتن هەلە ئەزەڕ و یا هەلە ئەوەڵوە ئی واسڵا ئی بەدیلە هین داشتوتن ئی بەدیلە هەمیشە وەکارەتە ئی ئەلگووە ئی ئەلگووی کە ئیانەوە پێکارکەن کە بنیشتە تەختێکە چاپکێتن لە ئەزەڕ و هەر ئی ئەلگووە بێسەکەوەی شیوە ئی شخصە هەڵوژیاوەسن کە نیشان داوەسن توانێت شابازە بازگەل بوت شەمبی وە شایەت شەرت وە خاوەنکار بڵبڵ جارچی دەورە باقی یار خۆ شەمبی وە شایەت خۆ هەریە ڕۆشنایی ئەقڵ حکمەت بوتە چە شایەت واسە فرە موقع بێن کە بان شاهد گواهی بێن کە فلانە کەس شیا و فلانە شوونە کی گواهی دانە واستڵا و معنی کە قەیبی وەداخۆ لەناو کەفتەسە سەر زوانەکان یا لە ناو نووسراوەکان هینێکردنە تعبیر و تەفسیرکردنەس کە گواهیدان هینە مەسەڵەیەکی قەیبیە کە لە قەیب وە کابرا هین کریاوت هەڵگریاوت وهی بەسڵا قدرەت قەیبی ڕەسیوتە پێ کە بتوانێتن لە ڕێ واسڵا هینە بینش قەیبی بینش واسڵا هین وە بتوانێت یەکان بناسن کە کی زات خاونکاری دەری و کی زات کی دەری و کی زات کی دەری کیە ئی جور بیاتە خۆ ئی هەم کە مەدانداری و وەسڵا شەونخۆنی و شەلاق گەوهەر و ئی هەم کە
خروشیان ئەڕامێدان و یانەیە کرد لەبان لە خزمەتان ئەرز کردم بمعنی بیدی ئەسەن احتیاج وی ئی بەنوێ لە ئەسەن نەکردە شەمبی وە شایەت خۆ ڕوشنایی و شایەتی ڕوشنایی لە وەرە ڕوشنایی دانایی چە کرد شەرت بە خاوەنکار کە خاوەنکار شەرتەڕە خاوەنکار دانێریە بولبول جارچی دەورە باقی خۆ بولبول بێ بچە جارچی بێ خەوەرخۆشتەرە ئی دەورانە کە مینیەتەوە دەورانە باقی یار یا کە یار بولبول خەوەر خۆش لە مورد یار مەدوریەتی چە پەرستێنێت هەم شەم هەم شایەت هەم شەرت هەم شوون پارە کرد تاریخ قەوای دوونادون خۆ یانە هەم شەم هەم دانایی هەم شایەت هەم ئیەکە تۆ هین بکەیتن نازر بیتن وەڕووی دانایی ڕوشنایی دیگەران بسەنجی بەراورد بکەی هەڵبسەنگیت شەرت و شوون کە کام شەرت وەڕووی کام کی ڕووی کام شەرت قانونمەندی ئاینمەندی کام شوون شایستەی کام شوون ئەتوانێت چە بێت چۆ ئەرکێک بێتە ئەستۆ یا چۆ مەسئولیەتێک بێتە ئۆهدە هەم شەم هەم شایەت هەم شەرتە هەم شوون پارە کرد تاریخ قەوای دوونادون خۆ تاریخ ئەوەز کرد چەکرد تاریخ ئەوەز بێت قەوای دوونادون دوونێکە کەسێکی شیاوە لە شوونێکە خەریکە مەسئولی ئەو وەزارەتە بێتە یا ئەو مەسئولیەتە بێتە ئەودا ئێستا قەوای دوونادون لە معنەیەکی واسڵا بینە تاریخیە نییە کە بتوانیتن واسڵا و معنی هین متەسەوفە کە حەق قەڵت خواردوت لە جسمەکە و لەو جسمەکە هاتووتن کەسن لە دیدگە معنی پیانات و سەنەدێکە ڕانیەوە من لە ویدیۆیەکە چمە سەری وە خاتر ئەوەی کە ڕوشنەوە وەڕە عەزیزێل هەفتوانیەل لە نەزەرە واستەڵا بنیانیەل بنەڕەتە باوەڕێلیان متەسەوفن هەرئی واصلات دەوەرانیەت زهور ذاتە یا تەجەلی ذاتە لە وجود ئینسان و ئینسانی خۆی دیدگایەکی متەسەوفەس و یانە هاوردنە چە پاڵە دانەسوە باوەڕ لە کوردان یا گوران ئێستا کە لێرە دووناتون لە معنی هین لە معنی واسڵا دەوەرانیەت ذات یا ڕوو لە تەزاتە قرارگری وەگەردە تەوەرە دوڕە تەدەوەرە ئەو بەزرەفشانی یا بەزروەشانن دوڕە خشت هەشت وەداخوا یەش نو خشتە ئیبەنە خشت هەشتی دەسەروەسە خشت نو ئاخرین خشت ئەیار نەفەرمان کەندەکار نەو پیروەیس جام لەدەست باودەیە باقی بوو خۆ ئەیار هەری ئاشنا ئی دووسە ئی واسڵا ئی شەخصێکە کە حالە فەرمانە کەندەکار نەو کەسی کە خەریکە واسڵا نەقش دروستکردن کەندێقە کوچک واسڵا کەسێکە خەریکە هونەرمەندی تازەسن کەندەکار نەو کەسێکە واسڵا چەس وە قسەی ئیمڕۆژ رادیکالە کەسێکە کە خوازیارە نەو ئەندیشە تەرەفدار واسڵا نەو ئاوەریە دگەردیسیە لێ معنیە ئەیار نەفەرمان و کەندەکار نەو منزور هەر ئەو هینەسە و بازێکە کنیشتە تەخت پیروەیس جام لەدەست باودەی باقینەوە پیروەیس جام لەدەست باودەی باقی بوو باقینەوە نە باقی بوو خۆ پیروەیس جامە چە بوتە جام وەدەست بادەی ئەڕا مننەوە ئەڕا ئەدارەیە دنیای کۆمەڵایەتی خۆیان بادەت لە ئێرە جام هینێک کردوێ واسڵا دوو وشە هەست
خادم و هین ئەو شەکە لە یادم چیە ئەو کەلەمەکە کەسێکی خدمەت کردن وەکە پیروەیس لێرە وەختە ویشتن هینە جاموەدەسە لێرە کەسێکە کە منزور خدمەتگەلی فکریە خدمەتگەلی معنەوی و کەسێکە هین فکری کردن جاموەدەسە و کەسێکی چەکەتن عملی لە نظر ئیجرایی و پێشنچە خادم حالا وشە هینەکەی لە بەسرا حافزم پەڕیکە خادم و هین دوو کەلەمە هینەکە منزور فکری و عملیە ئیجراییە کە لە ئێرە هەرمە هینە هەرمە لێرە نەڕەسێسە مەرحەلەی ئیجرایی هانە حاڵەتە هاو فکریە و لێرەسە کە پیروەیس خەریک هاو فکریە جام بادە هادەسوە کە یاوە چە بکەێتن لێتێ دیگەران و دیگەران بتوانن لە ئی هینە تێراو بن لە ئی دیدگاوەێ و لە ئی ئەفکارێ حالی بن ڕوشنوە بن شەفافۆ بن کەڵگوار بوون ئەوە قەڵ هینگەل کڵامگەل دەورێ بنیامین گەوهەر بنەنە داوانیەی گەوهەر فشانی بکەوانی گەوهەر بنە دامەن واسڵە یا مهین بکەن دەرس وەربورن وانا وەربورن و لێرەمانێ ئەو جام بادەوە دەستیچە هەرە مانێ دێت بەنە پەنج یاران سەرشونن هیچ هینە ناتمامیکردنسن پەنج خشتە لێ کەمێکە لێ ماوەسن یاران سەرشونن دووسانی گیانی سیرکەن سەرشونن یاران سەرشونن دروستتر بووتە یەسێکە یاران سەرشونن یانە یاران هانە سەرشونوە خەریک شون بردنن یانە هەروجە لە خزمەتان ئەرزکردم هانە مەرحەلەیەکە هانە مەناسباتێکی هاوفکریە کە بتوانن چە شوونەکان پیا بکەن و کەسێکی شیا و پادشای پیری و پادشاییچە لەناو خۆیانە هین بکەیتن لە ڕێی نیشاندان توانایی و دانایی و ئەو تایبەتمەندیەکە کە لازمە چە بکەیتن دەربکەفێتن کە کی شیا و پیریە وەکی شیا و مقام پادشایی یاران سەرشون دووسان گیانی سیرکەن یاران سەرشون خۆ یەسەکە دووسان گیانی من یارانەکە خۆم پێزافە کڕۆن کە ناخۆن مینەکە نیم خشتەکە معنی یاران سیرکەن کە یاران هانەچە سەرشونوە دەورە تەمامەن یە ئاخردوونن قوا پارەکەر ئەیارە کوونن خۆ یە کەس هینە دەورە تەمامەن هینە واسڵا هەڵا یە ئەوەزیکردنەوە داخۆ منزور یەسەکە ئی تاریخ بایەوەز بوتن هەرە جورێکە پارەکەر تاریخ کە ئی هینە دەورە تەمامی دەوری زۆڵم و سیەیی و یانە کەس تەمامە قوا پارەکە چە ئەیارە کوونن خۆ کەسێک ئەیار معنی توانێت ئەتاریش بێتن هەم لەبان هەم لێرە کەسی کە مەتاغل خۆشبوو دیری کەسی کە ڕاهەڵ دیری ئەفکار دیری دیدگا دیرێتن و خاونە جهان بینیە و هینیتی قەدیمیە کوونە مەسەڵەن قوا پارەکەرە ئەیار کوونن کەسی کە هین کەتن تەغیر تەهوڵ و وجود تێرێتن و ئی کەسە ئەتار فروش قەدیمیە کە یا یەکە کەسێکە کە تەجربە دەری ئازمون دەری وەزانێتن چە کاڵاکانی توانێتن چە بوتن کۆمەلگا نیجات بوو خۆش بخێتە کۆمەلگا یا یەک خەوەر خۆش بێتە کۆمەلگا یا کۆمەلگا ئازاد بکە شوونم ئاوەردەن نوخت و نوخت
ڕموزان ڕاز ڕەمز ڕوز نەفەت هەڵا ئی ڕوزە باید بوتە ڕوژ شوونم ئاوەردە نوخت و نوختێر پیروەیس خۆی ویشتن کە دەوران تاریخ تکراروە کرد مەسن و من تاریخ خوێندمە شوونێل کە یاریەکان چوی بیەسن وەسرایی شوونێلە نوخت و نوخت ڕموزان ڕاز ڕەمزە ڕوژە فەت کە کەسێکە پیرۆزی و چو ئەلگووەلی چو مەکانیزمی چو ساختاری چو سازوکارێک توانێتن پیرۆز بوتن واسەڵا بۆیتەکار پیرۆز بی من یا یەک ڕەسیم لە مانزڵکە یا ڕەسیم لە ئەهداف خۆمان بیان بنیشان بکەریم هەمەت سەر شوون شاهی نەکەریم قەڵەت خۆ بیان بنیشان هەریەکێک فراخان ڕوجێ خزمەت ئەرزکردم بان بنیشن هەمەت بکەین من هەمەت جەمعی بیان بنیشان بکەریم هەمەت سەر شوون شاهی یعنی وە شوونە چە نظام پیر و پادشاهی یا توانێت معنەیەوەش بێت کە پیاکردن شاکە بتوانێتن ئەو ماڵە تەکمیل بکرێت خاو سەرایدارە ڕای پیا بکرێت نەکەریم قەڵەت لەسەر شوون پیاکردن شا اشتباه نەکەین و هەڵا نەچین هەر جوێک لەبان بێڕاوەتوی کە هین نەکەی من جوورێک بشی منەوە کە بتوانی من ئەو شخصیت مدیریەتە و مناسب یا شایستە مدیریەتە بتوانین من هەڵگۆشتی من لەناو خۆمانە شوونم بەرکرد نەتوێ هەزارە ها نەکەلە نوختە خواجەم دیارە ها نەکەلە نقطة خواجم دیار یعنی من هزاره هم داره یکی ل اشتباه واسرا تفسیری یا تعبیلی ل کلامکان یست که گویا رو این زاد یا رو هزار هین کتن هزار جسه اواز کتن و لهزار یکا بوتا پادشه که من خومیش لأوائل وکه شروع کردم خواندن ای متن کلامی هری اشتباه داشتم که هزاره منظور واسه که لە کلامێکە کە فکرم ڕاستین بابا ناوس بود لە یەک لە ویدۆکان معنەیە کردی مەسەن کە منزور ئێستا ئی دنیا واسڵا جەمیەتێ لە دنیا جامعە لە دنیا هەر کامی وەڕێوازی توانستنەسن چا هەوڵ دانەسن کە خۆیان وەڕووی ئەفکارێک ڕێک بکەن سەر و سامان بێنە کۆمەڵگاکە خۆیان بعد لەو کەلامە هاوردیوە کە من لە هەزارێ جور حیوان تخت لملم بی تنیا لئیر ریه جور انسان ناسیه یعنی منظور واسه که یان داناول کردیل یا داناول کردان یا داناول گوران لسر و باور بینی لسر و باور نه تجربه چونیتی جیان یا زنگانی کوملگاریکتر این کرنه صرافی کردن خواندن است حل سنگان گوهرکانی در آوردن و ایرکانی گوهرک داشتود بعد لنوعی هزاره چه کردیسن یه وقتیسن شونم بردن مینه چه بدیل الگو و اصلا سازوکار یا مکانیزمی کردنسن که چه بودن هانه کلا نقط خواجم دیاره یعنی لناو افکارم زنم کام کی شاو پادشاست کی بوت خاون نقط یا بوت خاون قصه که شا داشتود لأفكار منظور ها نكلا نقطة خواجام ديارة خو خشت شش و هفت و هشت و داخوا خشتگل شش و هفت و هشت ده سال وستن و مناش مسره یا بن پنج بی بن ششش چوار خشته هینا چوار خشت سالم منویا دل دادن دم شاباز پی قضا دمش دادن دم خیزا جو مکان و زور روسان البته ستم نیستیاوی ولی خویه باید روسان بودن چون و زور ستم نیه که وقت قراره شاباز این بودن و اراده روسمی و زور روسمی و صلاح خیزیتن
بعد نیم خشت دە سەڵوەسە خشت نیم خشت ئەوڵی دە سەڵوەسە ئەشارە نەشار یاران بڕبڕ خۆ یەک هەم لەورە خەوەر واسراکە بچن شار وە شار هین داناوێل بچن باز گرگێل بچن مینەی بازەکان بکەن و یاران بڕبڕ بانە بخۆشین ڕەمێدان یاری خشت چواریش نیم خشت ئەوڵی دە سەڵوەسە بعد نگین حکمەت یەک سەنەوە کە معلوم نییە چە بوتن ولی خۆ لێرە نگین حکمەت منزور کەسێکە خاوەنە واسڵە تاجی دانایین یا داناییش یا و تاجن کە یەسە کوری وەکردن ئەزەمەتەوە داخۆ لەتمدانە سەرێ و خشتش 5 و 6 و هەفتێکی هینە دە سەڵوەسە خشتێن بعد بەن هەفتێکی تەنیا احتمالە وەسە کە خشت ئەوڵێ فقط وە سالەمەنەودی یەن و خەوەرێک کەسێکە خەوەر تازە هابێ ڕموز ڕاز یەن و خەوەرێک خۆ هەم دوارە قسە و باس لە کەسێکە کە چە بکەیتن کە خەوەر تازەوە پێ بوتن بعد هینەکانێ باقی خشتەکانی بڕی تەرکیب وشێ ڕەستە نەزەرولێ وە دڵنیایی وە هینن فرێ دە سەڵوەسە هەفت هینبی هەفت خشتبی کە من لە دڵم نەهات کە بکەمە چەند پارچۆ چنگ مانیەکانیان فرن نزیک بی وە لە لای تریشوە هەوڵم ئەوسە لە ئاخرەکە بتوانستمی شخصیەتێ لە ژێر تووز و واسەڵا دووکەڵ دەوریشانە کە کردنە سەپاکییانە دەوریشن و فلانیانە دەربان وە قوڵەکە هین خوەریان هەڵبای خوارە داناییان هەڵبای و بتوانێت ڕۆشنایی بخەتە ناو کۆمەڵگەوە سەردەمیەلی ئیمڕۆژ نەسڵگەلی ئیمڕۆژ ئایندە بتوانێت لەلێوە کەڵک وەربگرێتن مندی بەخاتروە نوارەکە فرە توولانی وەبی ئەدامێ نایم و ئارەزوو ڕۆژ و ڕۆژگار و زەمیانێک خۆشڕە گشت لایەک دێرم